سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم. ئەمڕۆ هاتووی بۆ ناوچەیەکی زۆر جوانی کوردستان. بەڵام جارێ پێتان ناڵێ بێرەکوێیە با مناڵەکان خۆیان پێتان بڵێن. هاتووین لێرە بەرنامەیەکی خۆش لەگەڵ ئەم مناڵە عەزیزانەی هاوڕێما بکەم. زۆر دەمێکە چاوەڕێمان و هەر دەرفەت نەبوو بین بۆ لایەن. مناڵەکان چۆنن؟ باشن؟ ئێرە گوندی کوێیە؟ ئاها ئەی من تا خۆشەوێ؟ حەزەکەن بەرنامەیەکی جواب بکەین بەیەکەوە؟ ئامادەن؟ کەواتە با بەیەکەوە دەست پێ بکەین. فەرموون! سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم. چۆنن؟ هەمووتان باشن؟ ئەی یاخوا میشە باش بن. من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە. زانن بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جارە ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان و چاو بەیەوەی عەزیزەکەوێ. ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ پوشێن. سەر بە ناحیەی کوێیە؟ ئەی ناحیەی عەربەت. سەر بە پارێزگای کوێیە؟ ئافەرین. یەکچە بڵێ قایم بۆ خۆتان. مناڵەکان پێتان خۆشە هاتوومەتە گوندەکەیەوە؟ ئاها ئەی پێتان خۆشە راپۆرتێ ببینین کە هاوکارانمان لەسەر گوندەکەیەوە ئامادەیا کردووە؟ کەواتە با بەیەکەوە بینەری ئەم راپۆرتە بین. فەرموون! سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم. خۆشحاڵم ئەمڕۆژ ئەڕۆین بەرەو ناوچەیەکی تری کوردستان. ڕێگەیەکی درو درێژمان لە پێشە بەڵام دڵخۆشین کە دوجار ئەگەینە لای مناڵەکانی هاوڕێوان. ئەڕۆین بەرەو گوندی پوشێن. گوندێکی جوان و دڵگیرە. سەر بە ناحیەی عەربەتە و دووریەکەی نزیکەی 48 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە. لە دوورەوە کە سەیری ئەکەی ئارامیت پێبەخشێ. هەڵکەوتەی ئەم گوندە لە دۆڵێکایە و بە شاخ دەورە دراوە. بە وتەی خەڵکی گوند ئەم گوندە کۆنترین گوندی ناوچەکەیە کە مێژووەکەی ئەگەڕێتەوە بۆ سەدان ساڵ پێش ئێستا. وەکو خۆیان وتیان ئەم گوندە لە سەدەکانی پێشوودا ناوی قەلب مینا بووە، واتە دڵی مینا. بەڵام بەهۆی داگیرکاریەکان و وێرانکاریەکانەوە لە ناوچووە. بەهۆی کۆنی مێژووی ئەم گوندەوە بێگومان خوێندن و زانست و زانیاری تیایدا هەبووە. بۆ ئەو سەردەما حوجرە هەبووە. لەو ڕێیەوە خەڵکی فێری خوێندن و خوێندەواری دەکرا. یەکێک لەو کەسانەی لەو سەردەمەدا حوجرەی هەبووە شێخ عەبدولوەفا بووە کە مامۆستای شێخ عەبدولقادری گەیلانی بوو. لەم گوندەدا بۆ یەکەم جار لە ساڵی 1978 تابخانەی تێدا کراوەتەوە و یەکێک لەو مامۆستایانەی لەو سەردەمە داوانەی بە مناڵان و تۆتەوە کەسێک بووە بە ناوی مامۆستا محەممەد کە خەڵکی هەورامان بووە. تا ئێستاش خوێندن لەم گوندەدا بەردەوامە و منداڵان دەتوانن تا پۆلی هەشتی بنەڕەتی لە قوتابخانەکەی خۆیان درێژە بە خوێندن بدەن. خەڵکی ئەم گوندە جوانە بۆ دابینکردنی بژێوی ژیانیان پشتیان بەکاری کشت و کاڵی و ئاژەڵداری بەستووە. ئەتانەوێ زانیاری زیاتر بزانن لەسەر ئەم گوندە؟ کەواتە وەرن با بگەڕێینەوە بۆ لای زیتەڵە و هاوڕێکانمان. مناڵەکان راپۆرتەکەتان بینی؟ ئەی بەدڵتان بوو؟
کەواتە یەک چەپڵی قایم بۆ هاوکارانمان. ئێستا حەزەکەن یەکێک بێمە لاتان و گفتوگۆ بکەین لەسەر گوندەکەتان و ناوچەکەتان. کەواتە با بچمە لای کێ؟ ڕەوێن بەڵێ لە مەکتەبی بەڵێ لە پۆلی چەند؟ سێ ئەی ئافرین هەر بشی ڕەوێن بەڵێ مامۆسای هوەر و وەرزشتانەیە لێرە؟ بەڵێ حەزت لەوانەی هوەرە؟ بەڵێ ئەی حەزت لەوانەی وەرزشە؟ بەڵێ ئافرین لە پاڵوانەی هوەر و وەرزشە ئەبێ گرنگی بەوانەکانی تریش بی بۆی ببی بە مناڵێکی زۆر باش بۆ نیشتیمانەکە و باشە؟ باش ئافرین ڕەوێن بەڵێ ئاگی چیمان پێشکەشەکەی؟ قوتابیم لە پۆلیسێ ئاژا گورج و بەڕێوجێ بولبولی گیچکە و ساوام لە باخی ژین بێپەروان شەیدای گولی زانستم هەر خوێندنە ئامە باستم شەو و ڕۆژ هەوڵ دەدەم بەوەی زانست پێ بکەم تا بگەمە خۆشی ژیان لە چاچەوی کوردستان. ئەی ئافرین یەک چەپڵی قایم بۆ ڕەوێنجان. مایکەکە بەرە دەست بەهرەجان. بارە بەڵێ چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ باش ئەی یاخوا و کاتێ باش بیت بارێکجا تۆ لە پۆلی چەنی؟ من لە پۆلیسێم لە پۆلیسێ ئەی ئافرین هەر بشی بەهرە بەڵێ تۆ حەزت لە پاک و خاوێنیە؟ بەڵێ باشە ئەگەر کەسێکی بینی لە ناو گوندەکەتانیان گەشتیارێک بەم ناوەیە ڕووی شتی فرەیە لەسەر شەقامەکە یان لەسەر گوندەکە تۆ چیەکەی؟ هەزماڵی گرمۆی خەمەنە سەد لە خۆڵەکە. ئافرین ئەی چ ڕێنماییەک بەو کەسانە ئەڵێی کە ژینگە پیسەکەن و ناوچەکان پیسەکە. ئەڵێم ژنگەکە پیس مەکەن دوای پاک و خاوێن نابێ. ئافرین ژینگەکە پیس مەکەن لەبەر ئەوەی دوایی زەویەکەمان بە کەڵکی دانیشتن و ژیان نایە وایە؟ وایە هەر بشی بارە بارە بەڵێ ئێوە لە قوتابخانەکە بەڵێ پۆلەکانی خۆتا پاکەکەنەوە؟ بەڵێ چۆن پاکەکەنەوە هەر کەسە بۆ خۆیان بە هاوکاری یەکتری. بە هاوکاری یەکتری. ئافرین هەر بژی ئەی تۆ چی با پێشکەشەکەی؟ شعر ئادی شعرێکم بۆ بڵێ. لە سەرەتای ساڵەوە براکەم خوشکەکەم هاڕی خۆشەویستەکان دەرگای مەکتەب کرایە پشیایم ڕاوجار نۆرێ قوتابخانەیە کە بۆ زانین هێلانەیە بە یەکتر شا دەبینەوە ڕێگەی خوێندن خوێندن ئەگرینەوە. دەگرینەوە. ئافرین یەک چەپڵی قایم بۆ بەهرەیکە. دەست خۆش ئیمانگیان بەڵێ چۆنی؟ باش ئەحواڵە چۆنە؟ باشی؟ بەڵێ ئیمانگیان تۆ لە قوتابخانەی؟ بەڵێ لە پۆلی چەند؟ یەک لە پۆلی یەک ئەی ئافرین ئەم ساڵ چوویتە قوتابخانە؟ بەڵێ هەر بشی حەزت لە قوتابخانەیە تۆش؟ بەڵێ هەر بژیت ئیمات لە بەڵێ قوتابخانە فێری بیرکاری بوویت؟ بەڵێ باشە یەک سێو لەگەڵ سێوێکی ترا کۆ بکەیتەوە ئەکاتە چەند سێو؟ دووسی دوو سێو ئافرین ئەی باشە دوو سێو لەگەڵ یەک سێو ئەکاتە چەند سێو؟ سێ سێ سێو ئافرین کەواتە تۆ گوێ لە مامۆساکانە ئەگری وایە؟ بەڵێ هەر بشی ئەی باشە ئێمە بۆ ئەوەی بەیانی زوو خەبەرمان بێتەوە هەسین لە خەو بۆ قوتابخانە ئەبێ شەوات چی بکەین؟ زوو بخەوین یان درەنگ بخەوین؟ ها؟ زوو زوو؟ بەڵێ ئافرین ئەبێ شەوان زوو بخەوین. دەست خۆش یەک چەپڵی قایم بۆ عیمادگیان. بارین بەڵێ چۆنی؟ باشم ئەحواڵە سەیری ئەو ناوە خۆشە بارین یعنی بارینی باران و بەفر و ئەو شتانە وایە؟ وایە هەر بشی بارینجان. بارین تۆ لە پۆلی چەنی؟ یەک لە پۆلی یەک لەگەڵ عیمادە لە یەک پۆلان؟ بەڵێ ئافرین چەند کەسن لە پۆلی یەک؟ چوار چوار ئەکوا ئەوانەی تر لەکوێن؟ ئەوانی تر ناتون بۆ ئێرە؟ نەهاتوون بەڵێ ئەو بەداخەوە بارین بەڵێ تۆش وتە لە پۆلیەکی وایە؟ بەڵێ باشە بارین مناڵان بەڵێ ئەبێ یاری بە مۆبایل و تابلێت و ئایپاد بکەن؟ نەخێر بۆچی؟ چونکە تااقەتی خواردنی نامێنێ ئافرین تااقەتی سعی نامێنێ تااقەتی سعیشی نامێنێت چاوەکانیشی چی لێە؟ کزە بێ کزە بێ ئافری باشە ئێمە لە جاتی ئەوەی یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایل بکەین چی بکەین باشترە؟ ئەبێ یاری بە قۆڕی پیاڵکی ئافرین یاری مناڵانە بکەین یاریە کوردەواریەکان بکەین ئەجا سەحیەکانیشمان بکەین وایە؟ باشە شتێکی تر لە تۆ پرسم ئێمەی مناڵ کە شیرینی ما خوارد دوای شیرینیەکە بێت چی بکەین؟ ئەبێت داناشین دانەکانمان بشۆین بۆچی ئەگەرنەی شوێن چییە بێ؟ دانەکانمان خراپە بێت و خراپە میکرۆبی بێت و- چاوزە قەچێتە دانەکانمانەوە وایە؟ وایە ئافرین هەر بشی بارینجان یەک چەپڵی قایم بۆ بارین. دەست خۆش
ئیمرانجان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باش ئەیە خوام و کاتێ باشبی ئیمرانجان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوارەی ئافرین هەر بشی ئیمران بەڵ لەم ناوچەی ئێوە خەڵک کاری کشت و کاڵەکە بەڵێ کشت و کاڵ چیەکەن زیاتر گەرم و جۆ گەنم و جۆ ئەی بەرهەمەکانی تر چی و چیەکەن نۆک و نیسکوانە نۆک و نیسک و ئەوانە شەکەن وابزانم ئەم ناوچانە زیاتر کاڵک و شووتی و ئەوانە شەکەن وایە وایە بەڵێ باشە کەواتە گەنم نۆک جۆ نیسک کاڵک شووتی ئەمانە هەمووی ئەڕوێنن وایە باشە ئیمران بەڵێ تۆ لە کاری کشت و کاڵە هاوکاری خێزانەکەوەکەی بەڵێ باشە چیان بۆکەی میێڵاکەمەوە کۆکەمەوە چیەکەی میێڵاکوشت ئافرین کەواتە پێویستە مناڵان ناوکاری خێزانەکانیان بکەن لە کاروباری ناوگوندایاننا بەڵێ پێویستە هاوکاری کەسانی لە خۆمان گەورەتر بکەین بۆ ئەوەی ئەوان زۆر ماندوو نەبن وایە ئافری ئیمرانجان ئیمران بەڵێ ئەی چی با پێشکەشەکەی شعر ئادی شعرێکی خۆشم بۆ بڵێ زەنگ لە دوورە و گێم لێیە زەنگی هەواڵی پێەیە زەنگی دەستپێکی خوێندن مژدەی بۆ سەرکەوتن تا لە پۆداوە هەمبی گوێراڵ و پێشک بی مامۆستا وەک زانەیە خۆیەکە لە چرایە ڕافەکەن و پرسا پۆلمانەکە لە گوڵسار ئەبێ هەموو بەشدابی بێەوەی بێزابین هیچ نامێنێت تێنەکەی تا شەن و کەو ئەگەی وی هەدەن دخۆت لەو کانە دەنۆشین ئەی ئافرین یەک چەبڵێقایم بۆ ئیمرانجیان هەر بشی دەست خۆش ڕێیانجان بەڵێ ئەی تۆ چۆنی باش باشی بەڵێ ئەیخوام و کاتێ باشبی ڕێیانجان تۆ لە پۆلی چەنی لە پۆلی حوتم لە پۆلی حوت ئەی ئافرین هەر بشی ڕێیان بەڵێ گوندەکەی ئێوە ناوی چی بوو پوشێن وشێن باشە تۆ واتای ناوی گوندەکەتان نەزانی بەڵێ یعنی چی وەختی خۆی پاشایەکی لێ بووە کچێکی تاقانەیە بۆ زۆری خۆشویستەوە کچەکەشی کڵاوێکی هەبووە کڵاوەکەی پوش بۆ ناوی ناو پیشێن لەوە دروست بووە یعنی یەکەم جار پوشێن نەبووە دوای وردە وردە بووە بە پوشێن بەڵێ ئافرین باشە ئەم زانیاریانە کێ فێری کردی وەڵام ماڵەوەمان و مامۆستاکان و ماڵەوەتان و مامۆساکانتان بەڵێ ئافرین هەر بشی ئەزانی زۆر گرنگە مناڵان ئاوا واتای ناوی گوندی خۆیان یان ناوچەکەیان یان تەنانەت واتای ناوەکەی خۆشیان بزانن ئەزانی بۆ بەڵێ لەبەر ئەوەی کاتێک گەشتیارێک یان میوانێک ڕووی کردە ناوچەکەتان وتی ئەم گوندە ناوی چییە ئەگەر واتاکەی نەزانن ئەوە ئەیبە وایە بەڵێ چونکە هەموو ناوێک بۆ هەر ناوچەیەک دارابێ واتایەکی هەیە بۆیە پێویستە ئێوەش واتای ناوی شوێنەکانی خۆتانیان نیشتیمانەکەتانیان گوندەکەتان بزانن بۆەوەی ئەگەر سەردانکەرێک سەری گوندەکەی ئێوە یا واتای ناوی گوندەکەتان بزانن باشە ئافرین یەک چەبڵێقایم بۆ ڕێیانجان دەست خۆش ئالانجان بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە هەڵا باش ئەییا خوام و کاتێ باشبی ئالانجان ئەی تۆ لە قوتابخانەی بەڵ تۆ لە پۆلی چەنی لە پۆلی چوار لە پۆلی چوار ئافرین ئالان گوندەکە تا قوتابخانەی لێیە بەڵ تا پۆلی چەند هەشت هەشت ئەی کە دەرچم بۆ نۆدە ئەچن لەکوێ خوێنن لە عربەت عربەت ئەی باوکە جان دووریشە لێرەوە وایە وە ئەی بە چیەچن بۆ عربەت بە پاس بە پاس باشە ئەی ئالان ئێمەی مناڵ کاتێکە گوندەکەما قوتابخانی تیان نەما ئەبێ بڵین واز لە قوتابخانەنی لەبەرەوەی دوورە و ناگەینە عربەتیان ناگەینە شوێنێکی تر نەخێر بۆچی لەبەر ئەوەی لە مەکتەب فێری زانست و نووسی نەبین ئەی ئافری فێری زانست و نووسی نەبی فێری زانیاریە بی ئەتوانی لە ڕێ خوێندنەوە وڵاتەکە و پێش بخەی ئەتوانی وا بکەی کە پاشە ڕۆژێکی ڕووناک بۆ خۆ دابین بکەی وایە باشە ئالان ئێمە بێ کە چوین بۆ قوتابخانە لە پاسەکە قیژە قیژ و دەنگە دەنگەین ئەیە بێت چۆن دانیشین ئەبێت چی بکەین ئەبێ بە ئاقلی لە پاسەکە دانیشین تاکو ئەگەین ئافرین هەر بژیت ئالان بەڵ ئەی تۆ چی با پێشکەشەکەی من شعر ئادی شعرێکی خۆشما بۆ بڵێ دەی زەنگ لە دوورەوە گوێم لێ زەنگی هەواڵی پێ زەنگی دەستپێکی خوێندن مژدەیە بۆ سەرکەوتن تا لە پۆل داوەکەنگ بین گوێرایەڵ و پێشەنگ بین مامەساوە زانای خۆی دەکات چرا هەر بژیت ئەی ئافری دەست خۆش یەک چەبڵێقای بۆ ئالانجیان ئافرین لیاجان بەڵێ لیا چۆنی وەڵا باشم ئەحواڵە چۆنە باشم هەر بژی لیاجان لیا ئەی تۆ لە پۆلی چەندی هەشت هەشت واتە تۆش ئاخر ساڵتە ئیتر لە گوندەکە تا بخوێنی ئەروەڵا ئیتر ماڵاوایی لە ماوڕێیانەوەکەی وایە
باڵ ئیتر ئەچی بەرە قۆناغەکانی تری ژیان ئیتر وردە وردە گەورەترەبی دواتر ئەچیتە زانکۆ دواتر چییە بێ خوێن تاوە خوێندن تەواوەکەیت و ئەبی بە کەسێکی باش بۆ نیشتیبانەکە وایە باڵ ئافرین لیا باڵ ئێستا وەرزی چییە زستان وەرزی زستانە گوند بەردەوام کاری کشتتوکاڵی هەیە و کاری هەیە وایە باڵ ئێستا لە کاری کشتتوکاڵات چیەکەن خەڵک وەک ڕزبڕین ڕزەکان ئەبڕن ڕزەکان ئەبرێن باڵ. ئەی باشە باران باریوە وایە باڵ سوپاس بخوا پەڵەشتی یاوە باڵ باشە ئەی خەڵک جووت و شتی کردووە باڵ باشە لەم وەرزەیە واتە خەڵک جووتەکە وایە باڵ باشە ئەی تۆ لە کاری کشتتوکاڵە هاوکاری خێزانەکەوەکەی هەنێجار چیان لەگەڵەکەی مێوڵاکیان لەگەڵ کۆکەمەوە یان خواردیان بۆ بم خواردنیشیان بۆ بی باڵ ئەی ئافرین باشە مناڵان پێویستە هاوکاری کەسە گەورەکان بکەن یان نابێ هاوکاریان بکەن ئەبێ بیکەن ئەبێ بیکەن ئەبێ چی بکەن یار هاوکاری گەورەکان بکەن ئەبێ هاوکاری کەسانی لە خۆیان گەورەتر بکەن باڵ. ئەدی تۆ لە کاری کشتتوکاڵات چ شتێکە زانی وەڵاهی ئەزانی تۆ بچێنی باڵ ئەی ئەزانی داربڕوێنی باڵ ئەی ئافرین هەر بژیت ئەدی چ ڕێنماییەکە هەیە بۆ مناڵان بۆ ئەوەی هاوکاری خێزانەکانیان بکەن چیان پێڵێ ئەبێ هاوکاری خێزانەکانمان بکەین لەبەری ئەوانیش مادوونێکیان بە ئێمە چەشتووە ئەی ئافرین پێویستە ئێمەش پاداشیان بینەوە و کەمێک لە مادووبوونیان بڕەوێنینەوە باڵ. وایە باڵ ئافرین یەک چەبڵێقایی بۆ لیاکیان دەست خۆش کاکە بەسیر بەڵێ چۆنی باشم ئەحواڵە عیبم نییە خزمان چۆنن وەڵای قەوم هەمووی باشن بەڵێ ئاوایی هەمووی باشە بەڵێ ئەی لەخوا بەسیاوێ بەسیرگیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ ئەی ئافرین هەر بشی بەسیر بەڵێ ئێوە بەڵێ لە گوندەکەتانە بەڵێ کاتێک کە قوتابخانەتان نییە خۆتان بەچیەوە سەرقاڵەکەن وەکو مناڵەکان بە ئیشکردنەوە بە ئیشکردنەوە بە کشت و کاڵی و ئیشکردن کاری کشتتوکاڵیان لەگەڵاکەی بەسیر بەڵێ کاری کشتتوکاڵ لەگەڵ خێزانەکە تاکەی بەڵێ چیان لەگەڵاکەی جاری وایە مێوڵا کۆکەیتەوە ئەشی وەکو لیاو ئەوان بەڵێ ئافرین ئەی باشە کاری کشتتوکاڵ کارێکی باشە بۆ خەڵکی گوندەکان بەڵێ. بیکەنیاننا باش باشە وایە بەڵێ چونکە خەڵکی گوندەکان ئەگەر کشتتوکاڵ بکەن ئەوە خەڵکی شارەکانیش ئەتوانن بەرهەمی کشتتوکاڵەکە بخۆن بەڵێ. هەروەها خەڵکی گوندەکانیش ئەتوانن لە ڕێی کاری کشتتوکاڵەوە داهاتێکیان بۆ خۆیان دەست بکەوێ وایە وایە بەڵام ئەگەر خەڵکی گوندەکان کاری کشتتوکاڵ نەکەن ئەوە هیچ شتێک نابێ بیخۆن بەڵێ. وەنیە وایە هیچ بەرهەمێکیان نابێ خەڵکی شارەکانیش هیچ شتێک نابێ بیخۆن و ئەو کاتە هەموو خەڵک برسێ بێ وایە وایە ئافرین بەسیرجان بەڵێ ئەی تۆ چیما پێشکەشەکەی هەورامان شعر بەڵێ ئادی شعرەکەم بۆ بڵێ هەورامانە ماوامە خاکیش کڵە و چەمامە کەش و کۆسارش جوانە گێواوش گر دەرمانە باخش وەزی و هەنارە یانەش وشکا دیوارە ئەمە لە کۆ فێر بووی ئەمە لە کتێبی کوردی لە کتێبی کوردیەوە بەڵێ. ئافرین کەواتە پێویستە مناڵان ئەوە گرنگی بن بە شێوەزارەکانی تری کوردی بۆ ئەوەی شارەزاییمان لە هەموو شێوەزارەکانە هەبێ وایە وایە ئافرین بەسیرجان بەسیر ئەوە وتە لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ ئەم ساڵ دەرچووی بۆ سێ بەڵێ باشە پرسیارێکی لێکم زانمە توایی وەڵام بیتەوە بەڵێ ئەگەر ئێ. 5 فیل لە باوەشتا بێ ئێ 2 فیل لێ بکەوێتە خوارەوە ئێ چەند فیل لە پێمێنێ سێ سێ فیل یعنی تۆ توای لە باوەشتا سێ فیل هەڵگری ناخێر گاڵتە کرد ئەوە بۆ خۆشی بوو ئەی ئافرین بەسیرجان یەک چەبڵێ قایم بۆ بەسیر دەست خۆش سایە خان بەڵێ چۆنی باش سایە بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا عیبم سایە ناوێکی زۆر کوردی و خۆشە وایە بەڵێ سایە یعنی چی واتە سێبەر ئافرین سێبەر هەر بژی سایە بەڵێ تۆ لە پۆلی چەنی حوت لە پۆلی حوت ئافرین هەر بژی سایە بەڵێ ئادی پرسیارم لە کوڕەکان کرد ئێوە لە کاتی پشووی هاوینە خۆتان بەچێوە سەرقاڵەکەن ئەی ئێوە کاتێککە پشوتانە و قوتابخانەتان نییە چیەکەن زیاتر لە کاتی پشووە کتێب ئەخوێنینەوە و هەروەها یاری ئەەکەین و ئافرین یاری چی یاریەک زۆرەکەن دووگۆڵی دووگۆڵی بەڵێ لەگەڵ کچەکان بەڵێ ئەی لەگەڵ کوڕەکانە یاریەکەن بەڵێ ئافرین ئەی لە دووگۆڵیە باشن بەڵێ مامۆسای وەرزشتانەیە لێرە وایە بەڵێ گرنگی بە وانەی وەرزشەیە بەڵێ ئافرین
باشە ئەیسایە لەکوێ یاریەکەن شوێنتانەیە باڵە لەکوێ ساحەیە یان هەر لەسەر شەقامەکە یاری سەحێ ساحەیە ئافری گۆڕەپاتانەیە باشە سایە باڵە تۆ بۆ خۆشتان کتێ بەخوێنەوە وایە باڵە زیاتر حەسان بە خوێندنەوەی چ شتێکە زیاتر حەزم بە خوێندنەوەی شتێک باسی کۆمەڵایەتی بکات وەکو چیرۆ کۆشتانە وایە بەڵێ. من ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناوی گۆڤاری پەپولێ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دەریەکە و چاپیەکە ئەویش بۆ ئێوەی ئەنێرێ بە دیاری منیش ئەمڕۆ لەگەڵ خۆما هێناومە پێشکەشی ئەوە یەکەم کە ژمارەیەکی زۆر چیرۆکی خۆشی تایە برگەی خۆشی تایە باسی مناڵانی تایە باسی نیشتیمانی تایە ئەتوانن بیخوێنەوە سوودی لێ ببینن باشە باشە سایە باڵە مناڵان یاریە کوردەوارەکان بکەن باشترە یان یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایل بکەن یاریە کوردەواریەکە هەر بشی یەک چەبڵێکای مۆسایکە ڕێنوارگیان بەڵێ چۆنی خۆش بیا ئەحواڵە چۆنە سەلامەتی باشی شکر سواز بۆ دەنگ و باسە عیبم نییە بیریم ناکرد بەڵێ چەندێک زۆر زۆر بەڕاستە بەڵێ منی زۆر بیرمەکردن ڕێنوار بەڵێ لە پۆلی چەنی هەشت لە پۆلی هەشت ئافرین هەر بشی ڕێنوار بەڵێ لەم ناوچەی ئێوە وەرزی زستانان گەرمەیە ساردە زۆر ساردە زۆر ساردە بەڵێ ڕاق بوومەوە ئەوە چی بوو ئەوە چی بوو ئەو دەگە چی بوو مانگا بوو مانگا بوو کوا لەکوێ لایە مانگام زۆر خۆشەوێت لە بەرەوەی چاوی زۆر گەورە و جوانای تۆ خۆشتەوێ بەڵێ ئەپەرین ڕێنوار بەڵێ وتێ وەرزی زستان ئێرە ساردە وایە بەڵێ بە فرێباریە بەڵێ ئەم ساڵباری بەڵێ زۆریان کەم کەم بوو زوشت وایە وایە بەڵێ باشە ڕێنوار ئەبێ ئێمە دارەکان ببرینەوە لە وەرزی زستانە بۆ خۆگەرمکردنەوە سووتاندن نەخێر بۆچی لەبەرەوەی ئەوە زیانمان پێگەێنێ ئاها ئەی سوودەکانی دارچی ئەزانی هەوامان بۆ پاکە کاتەوە هاوینەکەمان کەمتر گەرمە بێ ئافرین و ژینگە جوانترەکە هەر بشیت هەروەها لە بەروبوومەکەشی ئەخۆین وایە بەڵێ بڵێ بەچی ئازانیم ئێوە دار نابرنەوە بەڵێ بڵێ بەچی ئازانیم ئێوە دار نابرنەوە بەچیە لەبەرەوەی ئەها شاخەکانی دەور و پشتان هەمووی داری جوان جوانە وایە وایە ئەجا لە وەرزی هاوینی شا دارەکانتان ئەم ناوەتان زۆر بۆ جوان و سەوز و فێنکەکە وایە بەڵەوە ئەفرین ڕێنوار بەڵێ باشە ئێوە هیچ کاتێک لەگەڵ هاوڕێکاتانە هەوڵتان ناوە بەهاران نەمان بنێژن بەڵێ باشە بۆ ئەم ساڵیش بڕیاتان ناوە نەمان بنێژن نەخێر ئەی چێنن بەڵێ بەڵێ دە باشە ئەم ساڵیش نەمان بچێنن دواتر وێنەی بگرن و بینێرن بۆ منیش بۆتان بڵاوەکەمەوە باشە باشە ئافرین ڕێنوارجان بەڵێ ئەی شتێکمان پێشکەش ناکەی باشە ئادی ئەرە ئەی لاو لە هیچ وەختە نەکەیمە ئیوسیژینت بێ دەبێ هەردەم عزمدار دەوای دەرد و برینت بێ لە غاوی ئەسپاکات فکر و عین و ئاورینگت بێ بەڵە دایم هوەرمەند بە لە مەدانی نەبەردیدا چونکە بەهۆی ئەقڵ و هوەرمەندیت تشکی ڕۆژی زەمینت بێ ئەی ئافرین هەر بشی یەک چەبلەکای بۆ ڕێنوارکە دەست خۆش کاکە ئەحمەد بەڵێ ئەحمەد جا چۆنی شوێنە باش ئەحواڵە چۆنە وەڵا باش دەنگ و باسە باشە شکر وەڵا باش لەخوا بەزیابی ئەحمەد جان لە پۆلی چەنی حوت لە پۆلی حوت ئافرین تۆشەوەنەوە نەماوە خوێندت تەواوکەی وایە بەڵێ هەر بشی ئەحمەد جان بەڵێ ئەم ناوچەی ئێوە ناوچەیەکی دەشتایی یان شاخاویە وەڵی دەشتاییە و شاخاویە و هەموویەتی وایە بەڵێ ئافرین باشە لەم ناوچەی ئێوە ئاژەڵی کێوی لێە بەڵێ چی لێ ئاژەڵی کێوی گورگ و ئاسکی کێوی و کەروێشک و ڕێوی و ئەمان ئەو شتانەی لێە بەڵ باشە ئەی سمۆرە سمۆرەشی باشە سمۆرە کلکی چ ڕەنگە دەی زەردە ئەی چاوی چییە جوانە و چییە؟ ڕەش چاوی جوانە و بێگەردە وایە بەڵ ئەفرین باشە ئەحمەد بەڵێ ئەبێ ئێمە ئەم ئاژەڵە کێویانە ڕاو بکەین و لە ناویان بەرین نەخێر یان بیانکەینە قەفەسەوە بڵین ئەمانە خۆمان بە خێویەکەی لە ماڵەوە نەخ بۆچی لەبەری کارێکی خراپە کارێکی خراپە ئاژەڵەکان لە ناوەچن ژینگەکەمان لە ناوەچێ ژینگەکەمان ناشرینە بێ هاوسەنگی زەوی ئەوە ڕایان گرتووە ئەگەر ئێمە ئاژەڵەکان لە ناو بەرین سروشتەکەمان ئەبێ بە بیابانیش زۆر ڕوتەن و ناخۆشە وایە بەڵ تۆ ئەو بیستووە کاڵێن زۆرترین
ڕێژەی بەڕوو سمۆرەکانەی چێنن بە چووکە سمۆرەکان بەڕوەکان ئەخەنە ژێر خۆڵەوە دواتر بیریانە چێت لەکوێ شاردویانەتەوە وای لێ بەڕوەکە بۆ خۆی ئەچێریە و گەورە ئەبێ و ئەبێ بەدار بەڕوو وایە ئافرین باشە تۆ ئەگەر بینی و ئاژەڵێک بووە بە داوێکەوە چیەکەی داواکەی لێ قاچەکەینەوە ئافرین ئەی دواتر ئاژەڵەکە چی لێکەی بەرەڵایە بەڕەڵایەکەی چونکە ئێمە ئەگەر ئاژەڵەکان دیل بکەین لە قەفەزایان لە ماڵەوە هەڵیان گرین ئەوە ئەوانیش هەست بە دیلیەکەن پێویستە ئەوانیش وەکو ئێمە سربەست بن و بۆ خۆیان لە سروشتەکەی خۆیان نابژین وایە بەڵ ئافرین ئەحمەدجان یەک چەڵێقایم بۆ ئەحمەدجان دەست خۆش یوسفجان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم وڵا ئەی خوار باشبی یوسفجان بەڵێ تۆ لە پۆلی چەنی حەوت لە پۆلی حەوت ئافرین هەر بشی یوسف بەڵێ خەڵک لە وەرزی بەهاروانەیە یە بۆم ناوچەیە بۆ گەشت و سەیران بەڵێ باشە ئەی هەنێ لە خەڵک کاچم بۆ گەشت و سەیران پاشماوەی خۆراک و یان سەیرانەکەیان ئەلم ناوە بڵاوەکەنەوە وایە بەڵێ تۆ چ ڕێنمایەکە بۆ کەسانە من وەکو خۆم ئەڵێم ژنگەی کوردستان پیس مەکەن ئافرین ئەگەر ژینگەکەمان پیس بێ زەویەکەمان بە کەڵکی دانیشتن و ژیانیت نەخێر نەخێر ئەی تۆچی بۆ گەشت و سەیران بەڵێ باشە کاتێکە چی بۆ گەشت و سەیران چی لە پاشماوەکانی خۆتانە هێنینەوە بۆ ماڵەوە ئەیکێنە تەنە خۆڵەکەمانەوە ئافرین بیێنەرەوە بۆ ماڵەوە بیکەرتانەکەی خۆڵەکەتانەوە دواتر بیکەنە شوێنی گونجاوە وایە بەڵێ ئافرین یەک چەبڵێ قایم بۆ کاکە یوسفجان هەریات بەڵێ هەریەتجان چۆنی باش ئەحواڵە چۆنە وڵا باشم ئەییا خوام و کاتێ باشبی هەریات بەڵێ تو ئاژەڵانە خۆشەوێ بەڵێ چ ئاژەڵێکە زۆر خۆشەوێ مانگە مانگە ئەی باشە لە گوندەکەتانە سەگ و پشیلە و کۆتری کێوی و ئەو شتانەی لێە بەڵێ باشە هەریات لە وەرزی زستانیان لە وەرزی هاوین خۆراک و ئەم شتانە کەمە بێتەوە وایە وایە ئێمەی مناڵان ئەبێ چۆن هاوکاری ئەو ئاژەڵانە بکەین ئەبێ شتیان بینێ ئەبێ شتیان بینێ باشە لە وەرزی هاوینە ئاو کەمە بێتەوە یان زۆرە بێ کەمە بێتەوە کەمە بێتەوە ئێمە ئەبێ چۆن هاوکاری ئەو ئاژەڵانە بکەین تاوەکو لە تیونێتی ڕزگاریان بکەین ئاویان بدەین ئەبێ ئاویان بیتێ وایە بەڵێ ئافرین هەر بشی باشە تۆ بەڵێ ئەگەر بینی و کەسێک لەم ناوچەی ئێوە ڕاوەکە چی ئەەکەی هەڵوێست چییە بێ ئەڵێم ڕاومەکەم ئەڵێ ڕاو مەکە یان چیەکەی کەسێک ئاگادارکەرەوە کە لە خۆ گەورەتر بێ بڵێن لەم ناوچەیە هاتوو خەڵک ڕاو بکەن بۆیە پێویستە ڕێگریان لێ بکەین وایە وایە هەر بشی هەریاتجان هەریات بەڵێ ئەی تۆ چی ما پێشکەشەکەی شعر دەی شارێکی خۆشم بۆ بڵێ ئەی لەم بەفرە باریوە زەوی یەک پارچە زیوانە بەردیارانە درەختنە هەورازی بەرز و سەخن هەمی لە بەفراک بە بێسرۆی و بێچپە دەی من داڵان یاری کەنجێ یاریمان دیاریکەین هێ من وەرە هیوا بڕۆ هێ من وەرە هیوا بڕۆ هێرش بڕۆ هیوا تۆپەڵێ خەرکە گوێ ڕزگاری پێسەرکە ئەی ئافرین هەر بشی یەک چەبڵێ قایم بۆ هەریاتجان مناڵەکان بەڵێ پێتا خۆش بوو هاتمە گوندەکەیەوە بەڵێ گفتوگۆکانمان خۆش بوو بەڵێ من زۆر سوودم لە گفتوگۆکانی ئەمڕۆ بینی لەگەڵێوەیە زانیاری زۆر باشم وەرگرت ئەجا ناوچەکەشتا زۆر خۆشە حەزەکەم کاتێکی تر ئەگەر دەرفەتە بوو بێمەوە بۆ خۆمان هەنێ گفتوگۆ بکەین بەیەکەوە ئەوە دڵخۆش بوون بە هاتنی من بۆ ئێرە بەڵێ هەر بشین بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکەمان کۆتایی هەو هەتا گوندێکی تر و ناوچەیەکی تر بەجێتان نەهێڵم خواتان لەگەڵ خواحافیز بەحافیز خواتان لەگەڵ بەحافیز